حەزت لە فیلمێکە پڕ بێت لە ئاکشنی بێبەزەیانە و ڕووداوی چاوەڕوان نەکراو، ئەم فیلمە بێ دوودڵی بۆ تۆ دروستکراوە. زۆر کەس هێشتا دوودڵن لە سیرکردنی فیلمی ئاکشنی هیندی، بەڵام دڵنیام وا دیارە دوورەندەریان نەبینیوە. ئەوەی باسی دەکەی فیلمێکی ئاسایی نییە، بەڵکو گەردەلوولێکی توندی ئەکشن و درامیە. چیرۆکی فیلمەکە باز لە ئۆپراسیۆنێکی هەواڵگیری نهێنی و ئالۆزی هیندستان دەکات، لەکوێش لە ناو جەرگەی خاکی پاکستاندا. جا دەبێت چیرۆک لەمە مەترسیدارتر چی بێت؟ فیلمەکە لە ڕۆڵی سەرەکی ڕانڤیر سینگ و ڕەخنەگرانی بۆلیوودیش دەڵێن کە ئەمە باشترین نواندنی ڕانڤیر سینگ بووە لە ژیانی هونەری خۆیدا. میوزیک و گۆرانی و چیرۆک و کامێراوات لێ دەکەن کە هەست بکەیت تۆش یەکێکیت لە ئۆپەراسیۆنەکە تا زووە سێری بکەم، چونکە بەهۆی سەرکەوتنە گەورەکەیەوە وا بڕیارە لە مانگی ئایاری ئەم ساڵدا بەشی دووەمیشی بڵاو بکرێتەوە.